گرنگی بڕیاری سەرۆک وەزیران بۆ بە گرێبەستکردنی مامۆستایانی خوێندنی ئاینی گفتوگۆیەکەم لەگەڵ بەڕێز ئەحمەد محەممەد نوح کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە سۆرانەوە لەگەڵماندا. بەڕێز ئەحمەد سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. بڕیاری سەرۆک وەزیران چ کاریگەریەکی لەسەر دۆخ و ژیانی و گوزەرانی مامۆستایانی ئاینیە بێت؟ بناوی خودی مزن و دلوان طبعا بریاره که جهه خودا بو جهه دلخوشی بو که او جناب سروک وزیران مسرور بارزانی بریار هات دان که سرجم او مامۆستای توانه بیش اوید کل خوندنیت قطابخانیت اسلامیت خوینن در 3 دنه و براستی 105 مامۆستا بون همو بونه گریبست اوجی پالوه بریاره بو که پیشتر بریار هات دان 38,000 دی کل مامۆستا بونه القطابخانه قطابخانه پرورده‌ای دا لیره دا او 38,000 توانه بیش بوینه مامۆستا گریبست براستی جهه دلخوشی بو سرجم قطابخانه که درگه قطابخانه هات یا وکرن گرمو گرتر یه چوه سر درسه وانه گود نویده او روژی او بریاره که مامۆستایت آینیش اوید وانه بیش بوینه گریبست امید بخش بویه راستی جهه خوشحالیه که گرنگیه که تایبت بو مامۆستایت آینی بیتدان رو لیوان برچاو بیتا گرتن سپاس بو حکمت هرم کردستانی هیویدارین دهاتوش دا ام بشین وکو پرلمان دهاتو کل خولا دهاتو داده هتا دانان ام همه هاروکار بین گل حکمت هرمی که رولو پیگ مامۆستایت آینی و وزارت اوقاف و کاروبار آینی پتر گرنگی پی بیتدان. بله پێشتر بڕیار درا لەسەر بە گرێبەستکردنی مامۆستایانی خوێندنی ئاسایی کە وانە بێژ مکرانە گرێبەستەوان زۆر خۆشحاڵ بوون بۆی کۆمەڵی گۆڕانکاری لە مافیەکانە ڕوویەدا لەوەی لە مۆڵەت وەرگرتن و کۆمەڵێک دەستکەوتی دیکە کە بۆیان زیادە بوو کە بوونە گرێبەست. ئەمە چی ڕووەدا لە لای مامۆستایانی ئاینی کاتێک لەوانە بێژ و ئەبنە گرێبەست چ گۆڕانکاریەک ڕوویەدا بۆیان؟ بله طبعا مامۆستا ئەگەر وانە بێژیە بۆ گرێبەست پتر مرتاحتر بیت اطمئنانك چید بیتن که بله اویش دبیت فرمانبرک حکومت هرم کردستان کاتی بو اوی پتر مرتاحتر دلخوشتر گرم و گرتر بیت میدانه لیره دا زور گرنگ ام بزانین پال و همه بریارا سروک حکومت بریارا کادیشیا گرنگ یادای که مل کردستان 1500 مامۆستایت آینی و تاربیشت خوبخش هنه که او رو کنی اوانش خوبخشیا خود از خوشی لید کنی ویا سرکونت خوازین اجر و پاداش دیوان خود زوری مزنه انشاءالله بلان پال و هجی سروک حکومت بریار دا بو هر یکی جوهال ایکی نهر که هر یکی شوان 250,000 دینار بو بیت خرج کرن وکو منحک دست پیک دا اوجی کاریگری کادی دی بیتن بو هنده که رول مامۆستایت آینی برچافتر گرم و گرتر بیته دا هیویدارین دا هاتو داش ام همه هاوکار بین کل همه سیکترا مامۆستا فرمانبر بجیوی جیان آوان باشتر لی بیتن انشاءالله و پروژه حکومتی بو دهاتوش دا که ام هاتول سر وی لیستا 109 ام کاندیدین جماره 5 هیویدارین ام همه بشین هاروکار بین بو وی بابتی. بله کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند پاڵپشتی مامۆستایانی ئاینی بووەوە ڕۆڵیانی لە بەرچاو گرتووە؟ راستی تایبەتی کابینە نوێ زۆر گرنگیە همه بوارێت ئاینی دای و پێکەوە ژیانە ئاینی گرنگترین سێکتەر بووە و گرنگترین پاڵپشتی بووە و بۆ هەندێ زیاتر ئەم احتیمامی ڕێزگرتنێ بدەین یەکیش ئەو جارێک و کارنامەمە یەکیشوان ئاوەدانکردنەوەیە و ئارامیە و هێمنیە بەڵام خاڵێک ئاوێژی پێکەوە ژیانە ئاینیت کوردستانێدا ئەگەر ئەمبەری خوب دەرێن سەرانسەری جیهانێ زۆر ڕوولێکی جوان و بە نرخ تێتە نرخاندن لێرەشدا زیاتر حکومەتە هەرێمێ ڕوولێ مامۆستایت ئاینی بەرچاو گیریت زۆر کوڕکوبوونەوەدا ئەزێ بەشدار بووی ئەگەر مامۆستایەکی ئاینی جلوبەرگی خۆی ئاینی بە بەشدار بیت سەرۆکە حکومەتێ دوێت پێش ڤەدانیت ڕێزاپێشێ دانیت چونکی علمێوی و زانستێوی و قورئانە سینگێویدا نک سەرۆکە حکومەتێ گرنگیەکە تایبەتە خۆی هیویدارین ئەم هەمە وێ گرنگیە مامۆستایت ئاینی بدەین بۆ ئەوەی ئەوانیش او هاوکاری و هماهنگی هید گل همه دامو دزگایا کو پالپش بوین همه کاتوس شوینت خدا بو هنده کو ولات ما برف پیشتر بچیتن. بله اما باسمان کرد وکو کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام بۆ پێی کە بەڕێستان کاندیدی لیستی 190 پارتی دیموکراتی کوردستانن بۆ خوڵی شەشەمی پەرلەمانی کوردستان پارتی وەک حزب تا چەند
گرنگی بە چین و توێژی مامۆستایانی ئاینی و زانانی ئاینی داوە تا چەند پرسوڕای پێکردوون تا چەند هەلی پێداون کار بکەن و خزمەت بکەن. بله طبعا مامۆستایەتی ئاینی پێویستە زۆر گرنگە ئەم سەرڕاوەستین هەل مێژووە قەدیم ئەگەر تو بەرێ خوبدەیە و حەتان و کەل همه مرحله ژیا مێژووە ئەمەدا مامۆستای ئاینی ڕۆلێ ئاشتیە هەبووی ڕۆلێ ئارامیە هەبووی ڕۆلێ هەندێک هەبووی و هەر ئاریشەک هەبیت هەر نەتفاقیەک هەر کەم و کورتیەک هەبیتن بەشدار بووە هەندێک و ئیسلاحێ بکات و وڵات بەرەف هەندێک بچیتن هێدی هێمنی و ئارامی بێتە پاراستن بۆیە ئەو ڕۆژی ئەم بەرەف هەندێک چین بژینە هەمە مامۆستایەتی ئاینی سەمیم بەرێت خوب ڕاستی پەیاما ئاشتیە بیت پەیاما هێورکردنەوێ بیت پەیاما ئارامیە بیت پەیاما برایەتی و اتفاقێ بیت پەیاما هەندێک بیت کو ئەم هەمە پێک ڤەدڤی وڵاتەیدا دەبیت جێخۆ vەکەین و بژین قەسێت زبر قەسێت ڕق و تند بۆ هیچ کەسێکی جوان نییە دی وڵاتەیدا بەر هەندێک تێرەدا ئەم بێژین پێگەی مامۆستایەتی ئاینی دەبیت نکمە هەمیە زۆر گرنگیەکە تایبەت هەبیت هیویدارین کابینا داهاتوودا و هیویدارین پەرلەمانێ داهاتووشدا ئەم هەمە سەروێ هەندێک شولکەین و ڕوولێ مامۆستایەتی ئاینی پتر بێتە نرخاندن و مامۆستایەتی ئاینیش دەستخۆشێ لێتکەین بەڵام بەرامبەر هەندێک ئەویش زۆر هێمنانە بێ ئەوەی تحیزێ بوو تشتێکی بکەن ئەویش پێویستە پەیاما خۆیان پیرۆز وەکو خۆ بگەینن. مامۆستایانی ئاینی توانیوانە چ ڕۆڵێک بژێڕن لە ئاشتەوایی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان؟ طبعا ئەگەر تو بەرێ خوبدەیە هەر وەختێ تەنگژەک چێ ببوویت وڵاتێ مەدا هەر وەختێک ببینین شەڕێک دروست ببیت یانیش ناکۆکیەک بەینالایەنێ سیاسیدا دروست ببیت مامۆستایەتی ئاینی ڕوولێ ناوەندگیریە ڕوولێ ئاشتیە گێڕای و ئەو ڕۆژدا ئەم بەرێ خوبدەینێ هەمە ئەو مامۆستایەتی ئاینی هاروکار بووینە هەم وەکو کوردستان بەعام وەکو ئەحزابێت کوردستانی هاوکارن بۆ هەندێک و هێمنیا وڵاتی و ئارامیا وڵاتە پارێزتە بیت بەڵام گەل هەندێکدا مامۆستایەتی ئاینی هەندێک جارە وەکو سەربازێکی ون ڕەنگە خێزانێکی ناکۆکی هەبیت ئاش ببیتەوەل سەر دەستێ مامۆستایەکی ئاینی ئەوە زۆر گرنگە چونکە ئەو ڕۆ بیر نەکەین ڕۆلێ خێزانێ زۆر گرنگە ئەم ئیحتیمامێ پێ بدەین پەروەردەکە جوان ئەخلاقێکی جوان ئەو ڕووکەنی کوڕ و کچێتمە گەنجێتمە پێویستیا هەندێ هەی دەروونێوان ئی تۆندە دەروونێوان ی ئالوزە بۆ ئەوەی ئەو هێمنیە و ئارامیە دەروونێواشدا دروست بیت ڕۆلێ مامۆستایەتی ئاینی لێرەژی ئیشەڵا یێ بەرچاو بووە هیویدارین داهاتووشدا ئەم هەمە هاروکاریاوی بابەتە بکەین. بەڵێ بەڕێستان مامۆستای ئاینین و کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لەسەر لیستی ١٩٠ بۆچی پێویستە ناوەندێکی یاسادانانی وەک پەرلەمانی کوردستان مامۆستایانی ئاینی تێدا بێت؟ طبعا هەر جارە پەرلەمان تێتە دانان چەند لیژنەیەت هەیە هەندێک شوان لیژنا پەیوەستن بە وەزارەتە ئەوقاف و کاروباری ئاینی لیژنەک دەهێتە دانان پەیوەستە پندێک و گەل وەزارەتە ئەوقاف و کاروباری ئاینی چاودێریە سەر بکات هاوکار بیتن بەرنامەی بودانیت بۆ ئەوەی لە داهاتوودا چیتی بوو بێتەکردن چاوە بەرەف پێشتر بچیتن چاوە پەیاما ئاشتیە و هێمنی نییە بێتە پاراستن زۆر گرنگە داهاتوودا ئەم سەر هەندێک شورکەین کە چاوە دینێمە ئیسلامەکە میانڕەوە نەرم و نیانی پێشکەشکەین دوور تندڕەویە دوور تند و تیژیە دوور هەندێک و ئەو فکرێت تندڕەوی دروست بووینە وەکو داعش و ئەمساڵێ داعش و ئەڤڕوکەنێ ئەلحەمدولیلا شکر بۆ خۆدێ نەمان هەر چەندەش هێدی سەر هەلدەنەوە دووبارە هەندێک کەس فکراوان ئەوە و بینەوە بەس سوپاس بۆ خۆدێ الحەمدولیلا وڵاتی مەدا پێشمەرگی قەهرەمان شایە دیفاعەکە جوان بکات و خوینەکە زۆر مەڕێت و شەهیدێت زۆر مەدان بۆ ئەوەی ئەو فکرە تندڕەوی نەمین هیویدارین ئەم هەمە سەر هەندێک شولکەین تایبەتی پەیامێت مامۆستایەت مەیت ئاینی سەر مینبەرێ دوور بن تندیە تند و تیژێ پەیامێت هێمنانە بن پەیامێت پەروەردەی و ئەخلاقی بن پەیامێک بیتن و خەڵکی مە ئیستیفادەی لێ بکات هەروەت و پەیامێت نیشتیمان پەروەریش بن چونکی نیشتیمان بەشەکە دینێمە ناکرێتن ئەم جوداکەینەوە پێویستە ئەم هەمە چاوە گرنگیە هەندێک دەین و کەسێکی دیندار دروست بیت دەبیت وەت و احتیمامش هەندێک بدەین کەسێکی نیشتیمان پەروەر ژینکە پارێزی بوومە دروست ببیتن. بەڕێز ئەحمەد محەممەد نۆح کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە سۆرانۆ لەگەڵماندا بووی سوپاس.